ڕێگاکانی مەرکی لە کوردستاندا کە لە خانەقینەوە درێژە بیتەوە بوساخۆ بینەران کە ئەم ڕێگایانە پێوترێت ڕێگای مەرک لەلایەن هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوە هەر 5 ساڵ جارێک ئەم ڕێگایانە بەقەدەر کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە قوربانی لە خەڵکی سڤیلی کوردستان لێ دەکەوێتەوە. ئێمە ئەمڕۆ ئەم پرسە لە گەرمیێوانەکانمان کە بەرپرسن لە مەسەلەی ڕێگاوبان بە تایبەتی دەرەوەی شارەکان هەروەها ئەندازیارێکی پسپوریشی ڕێگاوبان ئێمە هەوڵە دەین قسە لەسەر ئەوە بکەین. ئەم ڕێگایانە بووان بۆ خەڵکی کوردستان ئەوە لایەن دروست بووە بۆ ئەوەندە قوربانی لە یەکەوێتەوە کە ساڵانە باسەوەیەکی بە پێ ئامارە نافەرمیەکان کە زیاتر لە 1000 کەس ئەبێ بە قوربانی بێژگەلەوە لە سەروی 10,000 کەسەوە بریندارە بێ کە بێگومان ئەوەی بەڕووداوی هاتوو چش بریندارە بێ برینەکەی دژوارە و زۆریان کەم ئەندامە بن. تەماشەوان ئێژا بێگومان لە کوردستانێ تایبەتیژێک هەند ڕێکەنە ڕێیا بەردەڕەش کۆدەوەکێ دیگەل هەولێرە گرێدەدا دامادەمدا گەلیە زاخۆ و ئەگەرم بچینێ سلێمانیە بۆ منتەقا گەرمیان حتا ڕێگا هامڵتۆن لە گەلیە عەلیبەک ji bo heta digihê Hacî Umaran dibêne van rêkêt mirinê. Îro em bername dikin di nava li ser rêya Hamilton bûyera hatnûçûnê dirûst bûye li ser van rêyan xelî gelek dimire gelek dibe qurbanî gelû sedemçiye aliyên peywendîdar bu heyan ha hewleke ciddî nedane ji bo ku ev rêya bêhîne çêkirin û jiyana hewlatiyan parastî bît. Belê temaşavan nîja bu vêyekê me mêvandariya Barêzan زانا مصطفى عزيري بريبري گشتي پلاندانا لوزارت آوادانکردنی حکومت هەرێمی کوردستان لێرە هەولێر لە استودیۆ هەروها هیمدا سابیر کە ئەندازیاری شارەزای لە بواری ڕێگابان لە سلێمانیش بەڕێز ئیبراهیم عەزیز بەڕێوەبەری گشتی ڕێگابان لە سلێمانی لە دهۆکیش معسووم ئیبراهیم بەرەوەبەرە گشتی ڕێوپرا لە دهۆکت گەلمەیە. بەڕێزان سەرنجی چەند هاوڵاتیەکی لە ناوچە جێجەکانی کوردستان لەسەر ڕێگابان ئەبینی دواتر لە گەلمێوانەکانمان دەست بە گفتوگۆ کاما دەکەین. ڕێگای سۆران عاجۆمەرە ڕێگای هەمڵتۆن ناسراوە بە ڕێگای مەرجش ناسراوە دەبوو حکوومەت پیلانی هەبات چکە ڕێگایکی بازرگانیە دەبوو دووسایت بە دووسایت کرابایە بۆ پێچ و لۆفەی زۆرە لۆفەکانیش دەبوو دیواری پاڵپشتی بۆ کرابەوە بەڵام بەهۆی نەبوونی پیلان و بێپیلانی حکوومەت هیچ خزمەت گوزاریەکی بۆ نەکراوە. ڕێگای سۆران عاجۆمەران ڕێگایکی ئەوەندە برێ ناخۆشە تەسکە یعنی ئێستا سیارە عادیسە بکرێ عادیسە سیارەی یان دەستە ڕووباری یان لای شاخە یا ئایا زاریوە هەیە حادسە برینداری هەیە لە دوای بریندار مردنیش هەیە پێویستە حکوومەت هەرێم ئەگەر نەکەس دووسایدیش گەورەش نەکرد ئەوە لۆدامێ دیوان لۆدامێ پاکپشتن لۆدامێ یعنی بۆ ئەوەی لە حادسە سەلامەت بین. ڕێگاکە بەڕاستی ڕێگاچی سەخت و پیسە لەبەرەوە ڕێگاکە بەسەر ڕووباریدا دەڕوات سبار پشتەشیان نۆدانەنا هەو سادەگەت چنەکەویتە ڕووباری لەوانەیە 89 فەرجین لە دەزابی کە کەتینە ڕووباری تووشی عادیسەی بووینە ڕێگاکە بەخۆ ڕێگاش تەسکە ڕێگاکە خلۆفە خەرش هەردێر و ڕووبارە سەعسا بەچیوان نەکردە کە با پشتەشی لۆدامنن هەر سیارەت چۆ خوارێ خەلاسەوە شوفێرێکە سەرنشینەکە جیان لە دەستدا. ڕێگەبانەکانمان تا ڕادێک باشن بەڵام زۆریش نا ئی بەو شێوە نین ئێستا بۆ من چمە سەرەوە گەڕامەوە لەبەرەوەی کە جادەکە تەسک بوو و بەفرگرتی بووی لەبەرەوە گەڕامەوە خوارەوە کێمەسی هەرێت هەین ئەمێ بینین یعنی گەلک شارع خراپ بن و گەلەکی خراپ بن و ئەمێ بەرە زستانی ڤەچین و زستانجی توێزانی زستانە کوردستانی هەمی بەفر و باران و ئەوە یعنی هەر وەختێکی بەفر لێرێ بێتن ئان گەلیە زاخۆ بێتن یعنی گەلی دێزان بیتن و دەبیتە یعنی ئەگەر بۆ ڕیدانەوە بۆ ئەوە ئەفتۆنێ لە ژێ وەختە کە سەرشوتکەن يعني ما حس كرا زيتنين دم افتوني لا خباتك لي كربا افتوني لا فبا احتمال دا قالك اصلا كاري كيف تتريك دا ودا شوفير قالك استراحتي جبان شريك دوسانين الراس دافيد حميت حسن برا و اف صارت مازن كيف طريقه ما يعني نخش فايدات بن افتوني ليش نفكر نظام ما قالوا انا احتمال افسر فجي بوريا و اف جسري هم يقندك يا وجهه ما هي وصانا خذ برا فش صالح حتى دوقي جاستي مقبله ام هرويتين وتشجيتي رايكرا هيش خلاص نبي ويصفى كرين ويخلص كرين جنافه كان هذا الخدمي كان سبارت بو رجاي خومان كا لا ساري قورها تشي بيناكا تنانا دو سي 4 سالي شي تصاورين كا او نفقه بكريتوا او توني بكريتوا كا صدمه الادوام مانويا تصاورين بكريتوا كنازا انت لبر هو كاري قيران لبر تشي نكريتوا ودي قالك نخوش يعني ريك حميد سبخرينا حاضر وقرتينا وهذا خدمي راه حتى ضهوك قالك نخوشه بجاك الركافه كن قالك باشا
يعني أبا قوسري صالة ديفا بت أبا شش حفت هاي في بيفا شو وفنا كنا يعني صبحي بافرة متشوف سر قليكا بله برزان گەلێک نەخۆشە ئەvە ئاخفنا هاوڵاتیانە لەسەر ڕێبانان بەڵێ کاک زانا لە تووە دەست پێکەم سەرنجە هاوڵاتیانت بینی قسەی تو چێ لەسەر سەرنجی خەڵک زۆر سپاس بۆ کوردستان 24 وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن پلانی ماستەر پلانی دانابوو لۆ 20 ساڵی لە 2010 تا 2030 5 ساڵ ئەپدێتی بکە بریاری وزارەتی مەبوو وزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن بە دوو سایدکردنی هەموو شارە سەرەکان و لەگەر قەزا گەورەکان بە شارەکان بەڵام قەیرانی دارایی ئەو ڕێگایی نەدا یعنی ئەمە تانیمان مەدەنان با بنێن تا 300 کیلۆمەتر بکەینە دوو ساید بەڵام پێویستیمان بە 400 و قسووری تریشە بوو و کەمتانین بگاتە ڕقەمە چێوا بڵێن 1172 کیلۆمەتر درێژ دوو سایدمان هەبی 5,000 یەک ساید بەڵام پێش قەیران ئەمە جادە سەرەکی ئەو جادە ناروەکە خۆمان خراپتری چ هاتون پێشتر جادەکان هەبوون لۆی ئیدامەی بکەین نەبوونی قیر سەرچاوی قیر لە کنەوە نەبوو لە دەرەوە دەمانینا فەرنیاتەکە پۆلیمەر بەکارهێنان و ماسەبات تازە کە دەستمان پێکرد مەدەنە ڕێی کۆرە شەقلاوە قەندیل کە دەستمان کرد بە مواسەبات تازە جادەکی باشە بەڵام گەیشتینە 1970 قەیرانی دارایی 110 مایە ڕێ بکرێتەوە یا باسی نەفەقی سەلاحدین دەکاتن ئەو نەفەقە 180 تەواو بووە 120 ماوە لەبەر ئەوەی قەیرانەکە چونکە ئەو هەوا گۆچەکان دەبی بێ لۆی خەڵک نەخن بەڵام من پرۆژەیە استراتیژی نام پرۆژانە ڕبتن بە ژیانی هاوڵاتیانەوە ناکرێت ئەمە پێش بخرێ ناکرێت بۆ ئەمە پارەدا ئەمە بە پێشمان خستیە بەڵام نەبوونی پارە و چاوەڕێ چێ بوو تاوا ناکرێت نەبوونی یعنی تەخسیسمان لە دەست نییە تەخسیسمان لە دەست نییە من دەتانم ئامارە چی ئەوە بدەمێت کە ئەمە ئەگەر یارمەتیم بدەیت دواتر مەدەینە سەر ئامارەکانی باش بڵێ بەڵێ زاخۆ مەتەنەن ئێستا ئیش دەکە نەفەقی زاخۆ ڕاست دەکات ئەو نەفەقە ئەگەر نەبایە کارەسات بوو حەوادث زۆر بوو بەڵام هاریکاریان دەکە ئێستا مقتەرباتە کەس پارەمانوە دابین کرد و ئێستاوە ئەوەیش تەواو دەبی بەنسبەت ڕێی بەردەڕەشی تەبیعی پردی گۆپالی کە خۆی ئەو جادەیە ئەساسەن جادەکی ئەکسپرسوێ لە مابینی هەولێر تا زاخۆ 182 کیلۆمەترە ئەوە لە پلانمان بوو بەس کەمەجان نەبوو دیتمان ئەو حەوادثی بەردەڕەشی بۆیە جسرەکەی گۆپالمان دەست پێ کرد ئێستا مقتەرباتی دەکەین دەبتە دوو ڕێک بە کەلک دێ یەکیش بە ترۆمێلیکسکە بە گۆپالدادێت بەڵام ئەو ڕێە کە بە میحوار ئەنی شارکردن لەگەل مرنێکی زۆر نزیک بەناوە کرێ هەروەکو خۆی ماوە هەنی کومالێک ڕێ هەیە زۆر گرنگە نەروەکو خۆمان ئەو ڕێە بەردەڕەش بوو نمونە هەنی ساڵانە باسێکی کە بە سەدان خەڵک لێ ئێستا ئەوەی خلاصکەنی گۆپالی ئەوە کەس خلاصکەن دوو مانگ سێمانجی تر ئەو ڕێک بەس لۆ دەزانی ئەتوو چەند دێت لۆدی لەسرە چەند تڕۆمبیلی لەسرە زەخمە یعنی حەجمەکە زیاترە لە جۆت سایدەکەی لۆیە جادەی بەدیل جادەی بەدیلیش ڕێگۆپالە ڕێگۆپال لەسەر لۆ قەمەرەی کچکە لۆ سیارەی کچکە سیارێک گەورەش دێتە کەلەچ بڵێ ئەچینە سلێمانی کاک ئیبراهیم بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان لە پارێزگا سلێمانی لە سلێمانیش بێگومان بە دەرنیە لە خراپی ڕێگابانی دەرەوەی شار ئەکرد بۆ سلێمانی بۆ منتەقی گەرمیان لە دەربەندیخانەوە بوو کەرار قەراق ڕۆباری سیروان لەوێ بڕوا ئەنی لەوانەیە ڕۆژانە حادیسەی هاتو چوتیا ڕووبدا خەڵکێکی زۆرە بێ بە قوربانی سەرنجتان چییە لەسەرەوە بوو تا ئێستا بیر لەوە نەکراوەوە کە ئەم ڕێگایانە چاک بکرێ ریش نەبێت ئەو تاس و ئەو کێشەی بەسیتانەی لە ناو شارە چاک بکرێت ڕێگەی دەربەنیخان هەروەکو کاکزانە ئیشارەتی پێکرد لە ماستەر پلانەکە هەبوو کە بە سێ قۆناغ بکرێ بە دوو سایت قۆناغی یەکەمیشمان دەست پێ کرد لە کەلارەوە ئەوە بوو بڕێکی زۆری تەواو بوو بەڵام بەداخەوە قەیرانی دارایی وای لێ کرد کە بەڵێندەر ئێستاکە توانای ئەوەی نەماوەکاری تێدا بکات لە بەرەوەی بودجەی بجەمان لە بەردەستان نییە بۆی دابینکەین ئەمە بە نیسبەت ڕێگەی دەربەنیخانەوە ئەو دوو قۆناغەکەی تریشی هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە پلانەکە هەبوو بەڵام ئەویش هەر بەهۆی قەیرانی داراییەوە نەمانتوانی ئەلان و تەندەری بۆ بکەین و کارەکان تێ بەردەوام نییە.
ولی بس ئەو ڕێگەیانە بوونمونە بوو کلال ئەڕوا بوو باشما خراپ بوو ناوچە سنووریەکان ئەڕوا لەوێ دەواازەی سنووری هەیە یەک دنیا داهاتی هەیە داهاتێکی زۆر هەیە ڕۆژانە ژمارێکی زۆر تانگەر هات و چورێوە کە ئەین ئێوە ناتوانن لەو داهاتە بەشێکی کەم بۆ ئەو ڕێگای تەرخان بکەن کە چاک بکرێ هەموو داهاتەکان ئەچێتەوە خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لەو داهاتانە هەتاوەکو ئێستاکێ بڕیار نەدراوە کە سەرف کرێ بۆ ڕێگەوبان هەر کاتێ بڕیارەکە ئەبێ مرکزیە بڕیارەکە لە لای ئێمە نییە لە سلێمانی ئێوە داواتان نەکردووە حکوومەتی داواتان نەکردووە بەو ڕێگایە داوا کراوە لە وەزارەت هەنگاوی بۆنراوە کە بەشێک لەو بودجە تەرخان کرێ بۆ چاکردنی ڕێگاوبانەکان بەڵام هێشتا کە بڕیاری لەسەر نەدراوە نەکراوە بە قانون نەکراوە بە یاسا بەگشتی پرۆژەکاتەن لە جادەکانی دەرەوەی شاری سلێمانی ئەوەیەکی بۆ شارە زۆر لایەنی تر ئەوانیش کێشە هەیە ینی زۆر هەیە یەکی سایدن قەرەباڵغێکی زۆر لەسەرەیە هەوڵەکانتان بۆ چاکردنی ئەم شارعانە بەرەو چی گەیشت بەردەوامە ئیشکردنتان دیا بەردەوامە خۆشببختانە دووسێ بەڵێندەر ئێسەکی هاتوونتە پێشەوە ڕێگای سلێمانی عربەت ڕێگای سلێمانی عربەتمان ئێسەکیەوە خەریکە تەواوە بێت ڕێگای عربەت سەی سادق ئێستا لە ژێر جێبەجێکردنێن ڕێژەیەکی باشی ئەنجام درراوە ڕێگەی سەی سادق پێنجوێنمان ئەویش هەر لە ژێر جێبەجێکردنایە ڕێگەی سەی سادق هەڵەبجەشمان دەستمان پێ کردووە لە سیروانەوە هەتاوەکو هەڵەبجە ئێستاکێت تەواو بووە بەڵام هەر ئەو بەشەی تەواو کرێت بەڵام باسەوە دەکرێت کاکی ئیبراهیم کە ئیشکردنەکە زۆرجار بەخاوی بەڕێوەچێت ینی بە ساڵ چەند کیلومترێکی پێچاک ناکرێن ئەمەش بارگرانیەکی زۆر لەسەر هاتوچ دروستەکە ئەنی دەستان پێ کردووە بەڵام ئایا بەشەیەکی لە کاتێکی دیاریکراوی کەمدا تەواوێ قوربانجان ئەو ناڵێم ئەو بەڵێندرانی کە بەڵێندەری ئەو چوار پرۆژن کە ئێستاکێ ناوم بردن بەردەوامن لە کارکردن بەڵام بەنسبەت پرۆژەکانی کەمانەوە هیچ بڵێندەرێت تا ئێستاکێ ناتوەتە پێشەوە ئێمە دەستخۆشی لەو بڵێندرانەکەین کە ئەو کارانیان گرتوتە ئەستۆ بەڵام بڵێندەرەکانی تر بۆ شوێنەکانی تر بۆ ڕێگاکانی تر هێشتا دەستیان بەکار نەکردو ئامادە نین لەبەر ئەوەی ئێمە ناتوانین بجیان بۆ تەرخانکەین بڵێ کاک ماسوم ئەمبینیە جەمتە سیارە هەری سەرەکی سەر تونێلا زاخۆیە بەکە کاک زاناژی گوتی سەدی هەشتێ تەمام بووە لێنایەتە بێکەنش بەرقەیرانەوە بۆری ئەو ڕێال دووکە چیت بوو زاخۆ ڕێیەکی گەلێ قەرەباڵغە ئێکیش هاوڵاتیانجی دەبێژیت ئەڤە 6 ساڵە مقبلی حتا دووکێ پێهاتکە تەمامکردن یا دیناتکە تەمامکردن سەرنجاتەل سەرویەکی گەلو بله سپاس بخیرات نام ونتاوت کم براستی تنلا زاخو یعنی وک بدیله که بوره که گلی زاخو کو گل که ریدان ل چید بن جبهند ما فردید کو اف تنلا بیاد چیکرن و کتت بوره جیب چیکرین دا بس شتی هوا افکار من یعنی اوماجه پیکری بر قیران و دارایی نشان یعنی شول وکی مدیان وکی برنامه پرو بچتن چونکی ام یعنی دارایت بلندری بودابی ناکن یعنی یعنی او عدد زور یه اتومبیلین بارحال گرد چنا زاخو تینا نوهر ما کردستان او دهات هی ابراهیم خلیل هی نشین داخواست کن کو بشکی کیم دابیم کن بویتو نیرج برکو گلی زاخو هر کسک دزانه چه بو یرین تراژدی لوی گلی دا چه بو مجال جرا دخواست کی یعنی برای وزارت و برای پارزگاهی بس یعنی رنما دارای رکنا دارن مکام شین باشکی شوی دایو نه دستی مج دای یعنی لأن ده بابت تیب جناولاتیا و گیره داینه بابت گرینگن یعنی راستیا یعنی نه ات بجاو نه دستی ما ده کام شوی بریاره بدین بیجمت کنین چی ام میام داخوازی ام داخوازیش وزارت کین وزارت مثلا داخوازی ما برای بلند کتاب انجمنی وزیران بس حتی نو که رازماندی سروی چند نهاتی کنه یعنی سبارت یعنی رکا سیمیل حتی یعنی گلی زاخو بله سیمیل حتی گلی زاخو مثلا دو قناغن یعنی قناغی که کارت دای بردوام و هم دستخوشی بلندرید که این شرکا انجام در یعنی وان نزدیکا دا نزدیکی 10 کیلومتر دی کمنت کاری دا بس حتی نو که اشتام عندك دید ماین عندك مثلا وقت ملیتری که آن سبق کردن یا ما عندك نشانه تاد نشونه ماین
مدت اف يعني برجانج همي يعني ديماغ بين باش دي نبك بله بله سبارت ريكو يعني سيميل بوتيل او 4 كيلومتر ما بري بله مدينة جمتفه كاكيم دات لكردستان دا رقابانا كان كيما بسيار كان طبعا زور لو رقان اوان كلا سردم انجليزي كان دروس كراون رقا هاملتون هي التونيلي دربندي خان هي كلو كاتا كدروس كراوا انجليزي كان تي اوان دا صاليتر جرانتي مان هي الين 10 صاليش لسرتي باريوا تونيلي كيكو خويا همو كاتك ابيني چون تانكر جرا اجري ورقا كقباته بويتر حادثه مرور بشويكي گشتي يعني تو اسي رقابانا كان لكردستان چون ده كده بتابتي كان برپرسي پیوندی دار قسان لسر كده بله زۆر سپاس بۆ کورسان 24 وەکو بەڕێزانش ئیشارەتیان بە پلانەکانی خۆیاندا بەڵام ئێمە ئیسە بۆ ئیساکە باسی ئەو واقعەکەین کە تایەن ینی مۆجود ئێمە چیمان هەیە لە کاتێکە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەتوانین بڵێن کاتی تاکسایدی نماوە لەبەر ئەو حەجمی سارەی کە هەمانە ئیتر بە هەرچی شێوەیەک بێت لە شێوەکان ئەبێتە مەسەرەن سارەی گەورە سارەی بچووک هەر چۆنە بێت بۆ حەجمە زۆرە زۆربەی ڕێگەکانی دەرەوەی شاریش زۆربەی ڕێگەکانی دەرەوەی شارش ئەوانە تاکسایدن با بڵێن جوساید و یان بڵێن دەبڵ ئەوە نین ئەمانە سەبەبێکی بەڕاستی ڕئیسیە یعنی بۆ وجودی ئەو حادیسانە و حادیسەی زۆر بڵێن بەڕاستی دڵتەزای بۆ ئەمە چارەسەر نەکراوە بەبێ ئەوە قەیرانی ئیدارەیش بێتە لە کوردستان دروست بێ ینی بوو چارەسەر نەکراوە ئەمە بوو ئیرادەی لانی پەیوەندیدار ئەگەڕێتەوە کە بەجددی هەوڵ نەداوە یعنی ئەکیت مەکو بەڕێزان ئیشارەتیان پێ کرد پلانی خۆیان هەبووە بەڵام بەڕاستیش ئەوانەی کە هەیە ینی ئەو تاکسایدانەی کە لە کەمیەکی زۆرە ینی ئێمەش بڕوام وایە ینی بەڵێ ئەبوو هەوڵی جددیتر بدرێت بەڵێ ئەبوو مەسەلەن لە کاتێکی زووترایە ئەمانە چونکو ئەمانە ئەم تاکسایدانە مەسەلەن ئەمانەی کە باسمان کرد هاوڵاتیان کە باسییان کرد لە زۆر کۆی ئەمانە هەن زۆریشی سەردەمی مەسەلەن کۆنەوە ماونەتەوە ئەم جادانە ئەمانە کێشەی زۆر بۆ مەسەلەن هەمومان دروست کردەوە بەڕاستی کاکی داتەکەمەش باسیەوە بکەین حتا و شارانێک کە دروستیش کراون لەوانەیە چند ڕۆژێک ئەم فترێک دوای شارەکان هەڵەوەشێتەوە هەموو بێتە چاوڵە بێتە تاسا هەنیا ماوەدانێت تیا بەکارێن ماوەدەێک وەکو پێویست نییە بوو ئەمە بەڕاستی ئەوە کێشەیە کە چۆنڵی یاخی ئەمەی گرتووە لەم ڕۆژگارەیە ئەم کێشە بەڕێت و لەکوێ تو ئەندازیاری پسپوری لە ڕێگابان تو متابای ئەو بابەتەکەی بەڵێ خۆی ئێمە ئەو ستاندەرتانەی کە بەکاری دێن بەڕاستی چ لێرە و ئێمە کە ستاندەرتەکانمان مەسەرن بە ئاشتۆیە ئەوەکو عراقی سۆرمان هەیە ئێمە ئاینی لە ئاشتۆ وەرگراوە لە ئەوانەی کە ئاینی هیچ فەرقێکمانە لەو ستانداردانەی کە ئێمە پێویستە چی بکەین ئەوانەی کە لەسەری ئەڕۆن ئەوەیە ئەمە لە ناحی لەواچێت لە ناحی تەنفیس مەسەلەن هەنێک کێشەیە هەبوو بێت بۆیە تووشی ئەم حاڵتانە ئەبی بەڵام شتێک کە من ئەمەوێت بەڕاستی مەسەن ئیشارەتی پێ بدەم ئەوەیە کە ئێمە ڕێگەکانمان ڕاستە دروستی ئەەکەین بەڵام ئەبێت بە تەواوی بیر لەوە بکەینەوە کە ئایا چۆن ئەی پارێزین پاراستنەکەی زۆر مەسەلەن زیاتر چۆنەڵی واجبە بەڵێ بەڵی کاکی زانەوە بزانم لە وەزارەتی ئەوەدانکردنەوە لە ١٨ بودجەتان بۆ ڕێگابانەکانە ئەوی تر بوونی شتەجێ بن و کۆمەڵی پرۆژێتر پەیوەندی دەر بە وەزارەتەکەداوە ئەدەم بودجەتان بەم شێوەیە و پێشەوەش قەیران بێت کۆمەڵێک جادەی گرنگ هەنە لە شارەکان پێکەوە بەس حتا هەرێمی کوردستان بە سودونەکانەوە ئەبەسێتەوە بۆ ئەم کێشەتان چارەسەر نەکرا ئەگەر دەرفەتە بدە یعنی ئێستا باسی ئەو ڕێگای کرد هەمڵتۆن ئەمە پلانی وزارەت ڕێگای هەمڵتۆن کە لە هەولێرەوە دەست پێ دەکا بە نەفەقی سەلاحەدین دەستە کۆرە لە کۆڕێ تەبەی کۆرە شەقلاوە قەندیل کەمە دەچی نوێندەرێ لەوێ دەستە چای حەری لێوە نەفەق وا لێدرایە دەچێ ئەو بەری بالیسان لە بالیسان دەچە چای هەندرێن لە چیا هەندرێن لەسەر چای زۆزک لە بێخاڵەوە دەپەڕێ ئەو دیوی دێ مامە ڕوتە چای مامە ڕوتەی بە نەفەق دەبڕی دەگەی حاجۆمەران بەڵام قەیران ڕێنەدا ئەو 6 کیلۆمەتری ئەمە دروستکەین بە جۆ چایت ڕێگای دووەم کە لە پلانی مێ هەیە هەولێر زاخۆ بە ئەکسپرێس وەی نەک زۆر سایدیش سیاجی هەیە و ئۆڤەرپاس و ئاندەرپاس و هەموو شتی خۆی ئەوە لە پلانی وزارەتی مەدا بوو لە 2006ەوە تەسمیمەکانمان ئامادە کرد حتە خۆمان هینا ئەوەی کەتینە ئەو قەیرانەی لەم چارچێ پلان بیتان نییە ئەوە قەیرانەوە ئێستا پلانی حالی کە پرسید لە قسەکردنەکان ئەوە بە یەک بەکارهێنانی جادە دەمانوێت ئەمە بازەکی وەرگین ئەوانی کە جادەی بەکاردێنن داهاتی بەکارهێنانی جادە لە بەواستەی بەڕێوەبەراتی هاتوچۆ بۆمە بگەڕێتەوە تا ئەمە جادەکانی
پێچاکەنێ دوو ئەمە ئەوەمانەیە میزان محوەری چی پێدرن کێش ئەوانە پێشان 1000 دینارمان وەردەگرت لۆتەنی ئێستا دەمانێت بتە 3000 کە ئەویش ناکەمە بلەغە گلۆی کە لۆریەک چەگلی هینایە قومی هینایە مەتەلەن ئەگەر بێت و 3000 لێوەرگری لە هاتەنە چی مەدەرەن 6 تەنە یا 8 تەنە بەس لۆمە گەر کۆی کەنەوە دەبتە مەبلەغە گلۆ چاکردنی ڕێگاوبان ئەو پلانە ئەو ساڵە لە حەفدە جێبەجێ دەکەن لە بیدایەتی مانگی 2017 دەستە بواری جێبەجێکردن ئی قەپانەکان کێش ئەوە بەڵێ بەڵێ کاک ئیبراهیم گەرەمە وڵات لە کوردستانە باس لە شتێکی کرێ کە جادەکانی چاک دەکرێ خێر دەکرێ ئیتر مقاولە و کەرتی تایبەتە بەچێ درێ کاتێکی کەم بەسەر ئەڕوا جارێکی دیکەم جادە هەڵەوەشێتەوە جارێکی دیکە پڕ ئەبێ لە چاڵ و لە تاسە و لە نەزانم چی بۆ ئەمە چیتان کردووە کەمە دووبارە نەبێت قوربانجان من ئەو مەفهومە لەوانەیە خەڵک بەغەڵەت تێگەیشت بێ ئێمە تەسبیمەکانمان دیزاینەکانمان هیر ڕێگاوبانەکان ئێستاکیە دیزاینەکانمان پرفێکتە بەڵام کاتی خۆی کە دیزاین کراوە ڕێگاوبانەکان کە بۆچی تێکەشن و ڕاستی کاتێک کە دیزاین کراوە چەند ساڵێ لەمەوبەر تەوەقعی ئەو هەموو سیارە بار هەڵگر و لۆری و تەنکەرانە نەکراوە خۆی ڕێگا دیزاین ئەکرێ بۆ چەند سیارەیەک بەڵام ئەو چەند سیارە ئێستاکیە بۆ بە دەهێندا لەبەر ئەوە ڕێگاوبانەکانمان بە خێرایی تێکەشن سەبەبەکەی ئەوە نییە کە ئەندازیارەکان کەم تەرخەم و لە جێبەجێکردنە یا خۆ موادەکەی خراپە سەبەبەکەی ئەو تەفجیرە بە ئەو هەڵاوسانە زۆرەی بەکارهێنانی سیارەیە بەڵام باس لەوە دەکرێت کە کۆمەڵێک شارە هەیە جاران دروست کراون لە سەردەمی ئینگلیزەکان بێت لە سەردەمی ڕێژەمی پێشوو بێ دروست کراون و جادانە توکمەنەوە کاوانی ئێستا نینە تا ئێستاش ماون کێشیان نەخێر قوربانوانیە من مەفهومەکە بۆ بە بڕاستکەمە ئەو جادانەی کە ئێستاکێ جێبەجێ ئەکرێت زۆر تۆکمەیە بەڵام بارهەڵگرەکانمان لە دوو لاوە زەرە زیان لەو ڕێگانیانە یەکەم ژمارەکەیان زۆرە دووەم باری زیادە شەڵەگرن ئێمە وەکو کەکزەنا ئاماژەی پێکە قەپانمانداناوە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو بارانە بەڵێ کاک معصوم دێڤەگەرمە جەمتەڤە بێگومان ئەکەرم لە دووکێ بەس بەرەخواانەکەی نەزاخۆ ئەم لە دووکێ بین بۆ هەولێرێ ئەفرێژی ڕێکی خراپە تایبەتی چڕ ناوا چڕە کێمتر کیلومترێکی ئەvە چەند ساڵ هاتنوچونێت لێرە بکەی ئەفریقا نایەتە تەمامکردنانی ئەفریقا ڕێیەکە سەرێکی هاتنوچونە قەرەباڵغێکی گەلێک لەسرە بەکی پێویست نایەتە سەغبەریکردن بوو بله ڕێکۆ ناف چڕی ینی ژێر ئەنجامدانە بەس ئەو سەر ڕێبەبەریا گشتیا بۆ ژێروانیت پارێزگا دووکە نە بسەر مەوێ ناف چڕی بەس دەربەی چڕی حتا بەردەڕەش ئەو پرۆژێمە ینی پرۆژەی ژێر ئەنجامدانەیە و پرۆژەی بەردامە و بەڵندەری ینی ڕژ دەبیش لە پرۆژە خۆ یعنی تمام کەم وحتى كو روفي هاتي تمام كن روفي حتى بردرش يعني ترابي وتيكالا ومكسري خلاص بوي بس يعني تاخذ قيريه ماين واجي اخذ حسكه دي برداميت بله ديكتن نبا باجرا بو باجري دي بالكو بو دورو بريت بارزجي كيف كيشه هي رياض دهوكي تشيد بو دفر آمدگی رياض زاخو بو دورو بريت زاخو وان رياجي كيشه هي وان رياجي گلك جرا حادثه گلك مزن تدا دروز من خالد بيتا قرباني گلو بو فيكي و چكريه بله ما هروکی کاغزانای اشاره بدای ما پلانه که یعنی باش هبو بو چنده بس قیران یعنی ندا و پروژه ما پرانیان تو که تماشا کیش زاخو حتی کو یعنی بردارش یعنی همین پروژه ما بارابطری یعنی تمام بو یعنی انجام دان هندک جدید مانی الجر انجام دانه اگر اف پروژه جدی مایک بند همین بتا جوتساید و اف آدیشن نامینتن اما سبارت دو که بو امیدیه و حتی سیاراتی که یا بیا جوتساید و چه آدیشت وصانین بس سبارت ریدانا آن ریدان تنها کرن سر یعنی وان ریکا هر وکی که ابراهیمی اشارت پیدا که بین سحکنه مثلا اول داتا کل بعد استماع یعنی سال 2003 که تو تماشا که افدی نزدیک کرد مثلا ما یعنی بو هر هزار مروفا یعنی 11 سیاره هبون
هر هزار مرۆڤ 11 سیارە هەبوون بەسەکە و تەماشاکە مەثەن بۆ ساڵە 2014 هەر هزار مرۆڤ 130 سیارە بەردکەون ئەوە ینی بارگەرانێکە مازن دێختە سەر ڕێکا چونکە بیتاوەک ئیزدیحام بۆ ڕێدانا و هەروەسا ینی بیتا هوی هەندێک بەڵێ سەرنجاتە گەشت کاک مەسووم بەڵێ هەر ڕێکێکە بێتە دیزاینکردن بۆ ینی بارێکی دیارکیتە دیزاینکردن بەڵێ کاکی هیمداد لە کوردستانە باسەوەکی کە ملیۆنێک و 500,000 سیارە هەیە ینی گەشەکردنی ڕێژەی دانیشتوان و زۆر بوون و ئیتر مەیشەتی خەڵک لە بەرەوە ڕێگاکانی هاتوچوی تر نییە ڕێگا ئاسمانی نییە بە شەمەندەفەر نییە ڕێگا ئاویش نییە خەڵک ناچارە پەنە بۆ ئەمە بە ئەم بەڕێزانەش قەرەباڵغی زۆری سیارە ئەکەنە هویەکی سەرەکی بۆ تێکچوونی جادەکان سەرنجی تو لەسەرەمە بەڵێ بەخۆی ڕاستە بەفعلی ئەو حەجمی بەسەن ترافیکی کە بەو شێوەیە هەیە ئەمە تەسیرێکی ڕاستەوە خۆی لەسەر جادەکان هەیە بەڵام لێرە ئەوەی کە مەسەرەن ئێستا پیشان ئەدرێت کە مەسەرەن داتایی تاوەکو 2014 مەسەرەن هەیە لە بەردەسای بۆ هەر تەسمیمێک من پێم وایە مەسەرەن بەڕێزانی زۆر لەم باشتر ئەو شتا بە ئاگان لی بۆ هەر تەسمیمێک کە جادەیەکی تازە تەسمیم ئەکرێت پێویست وایە کە ئەبدەیتی ترافیک مەسەرەن بۆ ئەبدەیتی ئەو حەجمە هەبێت و بە تەسەور مەسەرەن چەند زیاد ئەکات بۆ ئەمە حاڵتێکی تر کە من لە پێشترا ئەمویست مەسەرەن هێنی پێ بکەم بەڕاستی سەبەب هەر تەنها ئەوە نییە کە جادەکان دروست ئەکرێن بە خراپی دروست ئەکرێن نا تەنها ئەمە نییە وەکو وتم پاراستنی جادەکان پاراستن لە چ ڕوویەکی پاراستنەکە بەڵێ پاراستنی جادەکان ئیسە ئێمە بەڕاستی سیستەمێکی بڵێن ئەو سیستەمەی کە کاری پێ ئەکەن ئیساکە بوونی شۆڵدەر ئەکتافەکان کە لە تەنیشتەوە هەمانە ئەم ئەکتافانەی کە هەیە لە تەنیشتی جادەکانەوە بە مەوادێکی با بڵێن کە نەفازی هەیە و پێرمێ بڵۆ ئیتر ئەمانە کە ئاو وەرئەگرێت ئێمە هەمومان ئەزانین تەبەقەکانی ژێر با بڵێن قیرەوە هەمووی تەبەقەی خۆڵکارین با بڵێن ئیتر هەر یەکە و بەهینی خۆی ئەم تەبەقانە بۆ خۆی بە وەرگرتنی ئاو کاتێک کە ئاو وەرئەگرێت ئەمە بۆ خۆی سەبەبێکە لەوەی کە مەسەلەن جادەکان بێتە مەسەن خراپ بێ ها لێرە ئێمە پاراستنی بەڕاستی من ئەوە لێرە ئیسارەت پێەکەم ینی هینا پاراستنی جادەکان لەلایەک دوو ئەگەر بێت و ئەمە چۆن ئەپارێزرێ ئەم ئەکتافانە بە قسمەن مەسەن ئەوێ تەبلیغ بکرێت مەسەن ئەمە هینی ئەوەیە کە تەبلیغ بکرێت چەند ئیسفادەیەکی هەیە یەک جادەکەمان بۆ ئەپارێزێ دوو بڵیتون دەڵێ لە کاتێکە کە مەسەن شواتە لەمای ئەوەی توالێکە بە کورتی خەمساردی لە لایەنی جێبەجێکار و ئەوەی کە پلان بۆ ئەمەدا ڕێژەیە کەمە لە بەرچاو ناگرێ بەڕاستی ئەبوو لە پێش چاو بژیرێ ئەمە ئیتر ئەمە چۆن نەگەیشتین بەمە من چون ئیمکانیاتدانەیەکە ئیرادێکی باشە بێ ئەمە لە بەرچاو بگێ سەلامەتی بەڕاستی من پێم وایە ئەمە یعنی چۆن ئەڵێ نقطەیەکی زۆر باشە بێت زۆر هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ عمری جادەکانمان زۆر باشە بێت مەلێک کاکزانە ئێوە وەکو وەزارەت هیچ کاتێکی لەگەل لایەنە پەیوەندیدارەکان قسەتان کردووە کە لەم ڕێگانە و هەموو خەڵکە تیاچێ ئەو هەموو مەترسیە جدی لەسەر ژیانی خەڵک هەیە کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە فعلی خەمیان پرسە بخۆن بەڵێ بەڵێ ئەوەی ببووری کاکمدادی ئەما شۆڵدەرەکان بێن ئەگەر کرتایی بکەن یا تەبلیتی بکەین ئەوە زۆر کلفەی زۆر دەبێ ئەمە دەوانێت زادەکەوە یعنی قەیرانەکەمان بەڵێ ئەمنیش بێمەوە لێنە چیری دەبی لێنە چیری زافی کەم بەرینتر و جوانتر دەبی بەڵێ ئەمە ینی حکوومەت هەمووی لە غەمی ئەو ڕێگاوانانەنا ئەمە لە 2006ەوە ئاگام لێ دایانەوێ ئەکسپرێسوەی هەر لە زاخۆی تا دەگاتە باشماخ ئیشی لۆ دەکرێت بەڵام چەند کیلۆمترێکی کەمیش بوویان چاک نەکرا ئەوەی بەردەڕژ بوون منە لەبەرەوە چا دەکەن چۆ کۆچان ناکەن وە دەستیشی پێکرد ئێستا لەو ساڵە 4-5 مانجیدیەوە کاک مەحسوومیش دەزانی مقتەرەبات تەواوی تەواو دەبی لە ساڵی داهاتوە ئەکرێ بینەران بزانن لە ساڵی داهاتوە ئەوە تەجاوزە لەسەر تەسمیمی ئەساسی خۆمان ئەوەمان کردە لۆ پاراستنی هاوڵاتی هەروەها ڕێی کفری کەلار و ئیشی لێ دەکەن ئیشی لێ دەکەن ڕێگەیەکی خەتەرە و ئەوەیە و بەڵامیشکردنەکە پێێتە لاستی پێویست دەبێت بوو چەندین ساڵ لە خایە نوێشتا تەواو نەبووە چیان بوون نموناوی کەلار ئێستا لەبەر قەیرانەکەی سز دەڕوا بەڵام ئیش دەکرێت نەفەقی زاخۆڕاوە نەستا ئیشەکە هەیە ڕاوەستایە هەیە من ئێمە باسیەوەکە ڕێگای پێنجوین هەیە ئەویش ڕێگایکە خراپە ڕێگای تریش بەسەمە ڕێگا ساسیەکانی مەباس زیاتر ڕێی کەلار کفری کێشەمان هەبوو هەم بەرینی دەکەین هەمیش ئەوە ئیشی لەسەر دەکەین ئەین دوو پرۆژەی پێکەوەیە لە کەلار لۆ ڕزگاری لە ڕزگاری لۆ کفری
کە حەوادیسەکی زۆری لێبوو هەر شوێنێک هەر کەسێک هەر حاجەکە درۆپە خێنێک ئەمە جەرگمانەوەی دەستێ یعنی ئیشی نۆ ناکەنی بەڵام قوربانیدانە بەردەوامە بەڵێ بەسکم بوویتەوە ئەگەر ئەو ڕێیانە کە بە کوجەنابەت بازەکە وەکو پێشان مابە و ئەو ژمارە زۆرە سیارە بادوە وەڵی 20 هەندە حەوادث ڕووی دەدا بەڵێ ئەوتە پسپۆرەفەکان برادەرەکانی خۆشم دەزانێت بەڵێ کاکی براهیم مەجال بدێ ئەمن حەزم لێ پلانی خۆشم بلێم سمان هەیە بەڵێ دواتر دێمەلات ئەو پلانش بزانین بۆی بینەری شەگادار بێت کاک ئیبراهیم دێمەوەلات لە سلێمانیەوە ئێوە چیتان کردووانی چ خۆتەی بەدیلتان هەیە پلان بیتان هەیە بۆ ئەو ڕەوشیا و جادانە و جادە خراپانە کە ڕۆژانە خەڵیتیا بێ بە قوربانی بۆ نمونە تونێلی دەربەندی خان نوژەم بکەنەوە ریش نەبێت قوربان گیان من حەز دەکەم لە کەناڵەکە بەڕێزەکەی جەنابتانەوە حکوومەتی هەرێمی حەز دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی حکوومەت و وەزارەت ئاگادارکەمەوە وەزعی ڕێگاوبانەکانمان یەجگار خراپن ئەگەر بێت و حکوومەت پلانێکی تۆکمت دانەڕێژن بودجێکی تایبەتی بۆ تەرخان نەکا لە خلالی 4 ساڵی داهاتووە هەموو ڕێگاوبانەکانمان هەرز دێنن هەر هەمووی داڕمێن ئەوەی کە هەشە بەڵێ قوربان ئەبێ بودجەیەکی زەبەلاح تەرخان بکرێ ئیتر نازانم ئەم بودجە هەیە بەدەست ئەکەویا دەست دەکەوێت ئەگەر ئەو بودجە زەبەلاح تەرخان نەکرێ بۆ چاکسازی ڕێگە بەرپرسێکی لە مەزاراتە پێت وایە هەیە بۆ ئەم شتانە پێت وایە پارە نەبێ بۆ ئەم شتانە ئەم پرۆژە گرنگانە پارە لە سەرۆکاتی حکوومەتەوە داوی نەکرێ خۆ وەزارەت دابینی ناکە وەزارەت پارە لەکوێ ئێوە ڕاستە خۆ داواتان لە حکوومەت کردووە حتما لە وەزارەت ئەبێ داوا بکرێ ئێستاکێ بۆ نمونە کاکە ئێمە لە سلێمانی 3000 کیلومتر جادەی قیرمان هەیە و زیاتریش بودجەی سیانە یاخود چاکسازی بۆ ئەم ڕێگەوبانانە ئێمە 100,000 دلارمان هەیە لە مانگێکە لە خانەقینەوە هەتاوەکو قەڵاتزێ بەشی تەنها 2 کیلومتر ڕێگەیەکە کە پێی چاکەین لە ساڵێکە ئەم بودجە ئەگەر نەکرێ بەدە ئەوەنە بە 20 ئەوەنە من فرای ئەوە ناکەون جادەکان تەنها چاڵەکانیشی چاکەمەوە وەکو ئەو برادرە ئاماژەی پێکرد بەڕاستی بودجەی چاکسازی ڕێگەوبان و سیانەی ڕێگاکان لە کوردستانە ئەمەنە کەمە کە ئێمە فریای لە سایەکی ڕێگاکەواتە کاکی براهیم پێت وایە ئەگەر ئێوە بچن بەس ڕێژەی قوربانیانی ئەو ڕێگای دەرەوەی شار ئەو ڕێگانە کە باسمان کرد بەس ڕێژەی قوربانیانی ئەمە بخەنە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان توزێک بەزەی بەم پرسەنە هێتەوە بودجەیەک تەرخان بکرێ بۆی ئەم جادە هەریش نەبێت توزێک چاڵەکانی پڕ بکێتەوە قوربانجان ئەگەر ئەو ڕێگانەی کە ئێستا جەنابەت ناوی ناوە قوربانی ئەگەر بێت و ئەوە نەمن خەڵێکە لە لەوانە توش بزانی هەموو قوربان هەموو ڕێگەکانی کوردستان وایان لێت هەموو ڕێگەکانی کوردستان و ڕێگەی دەربەندی خانیان لێ لە خلالی 4 ساڵی داهاتووە بەڵێ بەڵێ کاک معسووم ئەمس ڤەتگەرنیە جەمتەژی کە بێگومان لە دووەکە دەردورێ نوێژی تایبەتی لە هەر ئیبراهیم خەلیلەوە هەر حتا خارێ و ئەفرێژی گەلێت خراپن و حادیسەژی بەردەوام تێدا دەقەومن گەل و بووەیەکی وەگەل ئالیین پەیوەندیدار چ کردە ئانوە بخۆل دووەکەوە چه خۆتا هەیە بۆ سەغبێریکردنا ڤانجا دە تایبەتی ئەوێن و گەلێ قەرەباڵغی سەر هەیە بەردەوام ینی تیمێتمە سەغبێری ڕۆت بن و ینی ساعتکێش زۆخ و حتاک و کەلەکێ بەردەوام تیمێتمە کۆرە سەغبیری ئەنجام بدەن بەس گەلە جۆڕیدان چێت بمەتەن لە ڕێکا بەردە ڕاش کەلک یعنی ئەف ڕێکە و ساڵە 2006 هات بوو هاتیە خلاصکردن ئەوە هات بووە دیزاینکردن نەبوو وی بۆلێنوکە ساڵە 2006 حتا و بەریتی رووسیا داعش بێن ئەفریقا گەلێکە بۆش بوو ڕێکێکە ینی چی ئۆریشە سەر نەبوون بەس پشتی تیرۆریستی داعش هاتین و میسل گرتی ئەو ڕێکی ئەو سێوارێت بار هەلگرێت بەرتڵە ڕۆ چون هەمی هات نەڤەگۆستن بۆ سەر ڕێکۆ کەلێک بەردەڕەش وکو ئەف ڕێکە ینی تەحملە وی بۆری ناکات و بۆ وی بۆری ناکات دیزاینکردن بەندێ مە فەردی گەل وەزارەتی ئەم ینی هەفکاری بکەن و ئەم ڕێکۆ چەمەی ینی چارەسەر بکەین ینی ڕێکۆ چەمەی ماسووم بڤی ئەوەی سەغبێریکردنا ڕێکا و بڤی ئەوەی ڕاستاندن سەدەهشتێت تونێ لە استراتیژیکە زاخ و تەمام بوو هێشتا نهاتکەڤەکردن بڤی ئەوەی پراخانی لە ناوە باژارێ زاخۆک و ئەزبارم نزیک بەحسێ 6 حتا 10 میلیۆن دلار بۆتە تەرخانکردن کەفتەت ئاڤێدا ji ber ku baş nehate çêkirin yanî bi vî awayî rew ji berdewam be çarenivîsa van cada û rewşa wan dê berivkî ve çî gelo
بو يعني زانين برا يعني خاني الزخو يعني نا سب ربابي سب شهروانية بس ولكن نمونك يعني كتبوا عقبين فشلك تداشي بو بله بس نوكا برا زخو يعني بشتي سرپرشتی داف ما گاندی حتی يعني رجاك باش يعني ناين سرپرشتی كان او جي يعني اورشكا يا داريه كدبت انجي كستين سرپرشتی كم سرپرشتی كان بله او طبعا او برساقا جرينج بحد سرو كهرما كردستان يجي تنافا بروجي خوي تشاك سازي بحثيان دي كربي بحثي في بري كربي افرا حدا نكاجي خلك زاخو غازندت كو غالب سستي كاري بريفت بكي بيدفينينا يروجي مدقل زاخو غف خلك زاخو السبيل زاخو مسكين دم خلك زاخو كو بر يعني برف ديماي كيفتشت يعني جرنتي او برزيبيتا تمام كده بله اس مزگینه دم خلک زاخو کو پر یا برف دیمای که وچت و چاره نویسه پرادالاجیک بله چاره نویسه پرادالاجی دیویژن دناوا مانو نمان دایا نظام کاچانت او گریدای بشوله ویا او جي نه او گریدای بشوله ما سر شهروانی زاخو يعني بله بله بس يعني سر ببري يعني ريك در به شهروانی بله ولی که زنه تو باسی اندک پلانت کرد ولی من پلان ایدور مودانه آن پلانی طواری انسانه که بتوان کش ام کش جلسه سر بکن هر دو بابتا هر لوی چاورونیا کبید سمان لبردز بود دمانی سب کینو لچه راوستاینا او خاله چتره يعني كومبانيا كان يجي عندك كومبانياس هو كارن لو او رجعنا كبت تواوي نكري يعني خو عمو كومبانيا كان كومبانيا ساكنينا كومبانيا باش معناها كومبانيا خرابش معناها والله ما لا بيرسون يعني تشاوديرينا كان كتب باشي تو خرابي محاسبه عندك انذار ماندا صاحب عمل مال كرديا بري كواليفيكيشن بكار دينن لدو يعني توندين لوشتانا بس اگر مازال بده يعني بيمخوش يعني بو بيناران يعني اما كوي گشتي او برو او زادانه زود سايدانه كتواب ولا هريمي كردستان 384 كيلومتر زود سايد و کوی گشتی اوانی کلزیر انجام دانه جیبجی که قیرانی داره یا پیمان جیبجی نکره 470 کیلومتره و شینی کامیان شینی استراتژی ترن اوانی کتاو کران اوانی کتاو نکران اوانی تواو نکران استراتژی ترن بکواتا پیتوانی امش خاله که لپلان دانه که پیز بو استراتژی کان تواو بکره دسمان پیکرد اما دسمان بکرد ل 2010 پلانی ماستر پلان ماندره تا 2030 ل 2013 آخر حتی لپلانیش اوی پیویز به گرینگتر به اوی دی کس پلانی سازمان جیبجی کردیه بلان زوربای زوری مایا زوربای زوری که به جوت ساید کردنی همو ریگاکان برو شهر سرچکان برو شهر اوکان پیتوانی لجیاتی ریگای قندیل بردراج دروس کرد بعد دو جو ساید باشتر بوله برو قربالغ زوری لسربون منه بله راز دکی یعنی امش نگاری تو باید که حالا لپلانه او راسته بس چونکە جادەکە و جادە چی ئەکسپرس وی هەبوو لە زاخۆلۆ هەولێرێ لەبەرەوەی ئەو چۆوێن دەرێ ڕێگا قندیل دروستکرا کۆی گشتی ئەو پرۆژانەی کە لە پلان هەیتمان جۆ چایت 303 کیلۆمەترمان هەیە 15 ئەو 16 کیلۆمەتر تونێلمان هەیە ئێستا لەژێر ئەنجامان نەفاق 22شمان لە پلان هەیە کەواتە کۆی گشتی جۆت سایدەکان ئەگەر تەواوی دەبتە 1157 کیلۆمەتر ئەمە جۆت سایدمان دەبی لە هەرێمی کوردستان بەڵام لەم ڕەوشەیە پێت وایە نا بعد دۆ تەواو کەمەزەرەیە تونێلەکان دەبتە 35 کیلۆمەتر جادەی تاکساید و بلێن تێکەڵە ڕێژوانەش 5000 کیلۆمەترمان هەیە ئەوەمان کردیە پلانی خۆشمان ئەوی دامان ڕێشتەیە 50 نو پروژه زانه حتی سرنجێکی دیکەش هەیە بۆ نمونە بەڕێوەبەراتی هاتوچی هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی ناوخۆیە ئەلێ لە دروستکردنی ئەم ڕێگانە گرنگ ئێمەش لەگەل بین لەگەل ئەوتیمە بین ئەلێ وەزارەتی ئاوادانکردنەوە بە هیچ شێوەیەک تەنسیق لەگەل ئێمە نییە کە تەواوی کرا ئەوسا بە ئێمە ئاڵێن وارە نێوا بچن هیچی خوتان بکەن ئاڵێ گرنگێت تەنسیقە بێ چێ ئەمە بەڕێوەبەراتی هاتوچوو ئەمە تەنسیقمان لەگەر هەیە لێژنەی مشتەرەک ئەمە سەرنجی وتەبێژی هاتوچوویە بەێ لێژنەی مشتەرەکمان هەیە لەگەریان لێژنە مشتەرەکە کە چیا ئەمە تەسمیمی جادە کە ئیشی ئەندازیارە کە ئەلایمان جادەکە بە چێ دەرداچی بەڵان دانانی علاماتی مروری لە سەروانە حتا تەثیری پێدەلێن یعنی ئەوە بۆیاکردنی جادەکان بە مەچینەوە دامانە ناوخۆ بەڵام ڕخناوەیە کە هەماهەنگی
دەڵێن ئەو جادەیە دەچین ئێمە جێبەجێ دەکەین بەلان ئێوە ئەدا گاردرێر ئێوە هەموو ئیشاراتی مروری وەرە پێمان بڵێ لە چێ بۆتاندانین حتا ئیعلانمان نەکردێ نەماندایتە بەردەستی مقاوی بەڵێ سپاس کاک هیمداد باستەوەیەکێک کە عێراق لە چوارەم وڵاتە لە سەراسی دنیا مەترسیدارترین وڵات لە مەسلەی ڕووداوی هاتوچوو ڕێگاوبان بێگومان هەرێمی کوردستان بەشێکە هەرێمی کوردستان خۆی پێشتر ئەو هەموو جادەکە دروستکراون زیاتر جادەی سەربازی بوون ینی و ڕەوشەکەش بەم شێوەیە ینی لەلای حکوومەت هەرێمی کوردستان ئەو بەم شێوەیە گەنجکە جادی استراتیژی تاوا نەکرا جادە لاوەکیەکان تاوا کراونەکو کایزاناڵێ بەم شێوەیە ڕەوشی هاتوچوو لە کوردستانە ڕێگاوبانەکان چوونە بینی جێ لە سەرنجی کاک ئیبراهیمیش بوو کە هۆژاریەکی مەترسیداریدا بەڕاستی لەسەر زۆر ڕاستە بەڵام من ئەمێت دیسانەوە ئیسارەی مەوزوعەکەی کە بابەتی کە پێشتر وتم مەسەن زیادکردنی لینێک کە لە شۆڵدەرەکان کە بە مەسەن 2 مەتر 2 مەتر هینێک ئەوانەی کە هەمانە بەڵێ ئەمە ڕاستە کولفەیەکی زیاترە ئەبێتە مەسەرەن بارێکی زیاد لەسەر کولفەی پرۆژە بەڵام لە ڕاستیشە ئێمە لێرە دانیشتون باس لەسەر بەنرختنیش دەکەین کە ئەوی ژیانی هاوڵاتیانە لەلایەکی تریشەوە باس لەوە ئەەکەین کە مەسەن ڕێگاکانمان تێک چوون ئایا سەبەبی مەسەن ئێمە دۆزینەوەی یان ڕێگریکردن لە بەردەم تێکچوونی جادەکان ئەمە یەکێکە لەوەی کە بەجددی بۆ مەسەن پاراستنێتی چونکو لە بڕی ئەوەی کەسیانە و ماوەیەکی زۆر چونکو تۆ با بڵێن لە پرۆژەیەکە با بڵێن کەواتە پێدوانیە بەم شێوەیە چاودێریکردنی ڕێگاکان بە کۆکاکی برایماڵێ بە 100 کیلومتر ئەوان ئەو پارەیە هەیەە بەس چەند کیلومترێکی کەم ئەتوانن سەغبیری بکەن بڵێ ئەو ڕێگایکە ئەوە کێشەی گەورەیە کە تۆ نتوانانی مەسن سیانەی جادەکان بکەی کە ئەمەش سەبەبێکی ڕئیسیە بۆ دروستبوونی ئەو حاڵتانی کە باسیەکەن حاڵتێکی تر هەیە بەڕاستی ئەمەیە کە دیسان و ئیسارەتی پێ بدەم خاسن ئەمە لە ڕێگاکانی دەرەوە با بڵێن نەبوونی مەسەرەن لە گواردڕێل مەسەرەن ئەوەی کە پێڵێت بۆ هەموو جادەکان چونکو بۆ نەبوونی ئەم گواردێلانە و لە بینی شارەکان با بڵێن بۆ ئێمە باسی ڕێی دەرەوە ئەەکەین و ئەکە ئەبێتە سەبەبی مەسەرەن داخلبوونی مەسەرەن ئەوانەی کە لەو دەوروبەرە ئەژین مەڕووماڵات داخلی سەر جادەکانە بۆ ئەمیش مەسەن بینیمانەوە بۆ بە سەبەبی مەسەرەن قەزایەکی گەورە حادیسەیەکی گەورە لەلایەک مەسەرەن تراکتۆر و ئامێری مەسەرەن زراعی ئەمانە داخلە بن ئەمانە ئەبێت شوێنیان بۆ بکرێن مەسەرەن هەر لە کول مەسەرەن 10 کیلومتر 15 کیلومتر لە شوێن بەڵێ نەکراوە مەسەرەن یعنی بەو شێوەیە کە پێویستە مەسەرەن لە هینەکان زۆر سپاس بەڵێ کاکی ئیبراهیم ئەگەر سەرنجی ئێمە دوا پرسیارمان بۆ بەڕێست ئەوە بێ ئەو ڕەوشەیەوە باسەکەن کە لە دەسەڵاتی خۆشتان نیە پێویستی بە پارەدابین بکرێت تاچان گرنگە بەڕێی تۆ حتى کۆمەلگای مەدەنی خەڵک بە شێوەیەکی گشتی ئیعلام ئاگاداری ئەم ڕەوشە بێ بۆی بەجددیتر ئیشی لەسەر بکە لەبەرەوە ئەم ڕەوشە ڕەبتە بە ژیانی خەڵکەوە خەڵک بوو سەفەرێک بوو شارێکی دیکارەوە لە جیاتیەوە لەوانەیە دوعا بکە کە نەگاتە شینی مەبەست وڵی طبعا ئێمە بەداخەوەین زۆر بەداخەوەین کە ئێمە ناتوانین سیانی ڕێگاکان بۆ شێوکەن بەڵام من ئەم دەرفەتە ئەقۆزمەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی ئەەکەم کە بجێ ئەو بجێ تەرخانێکن بۆ سیانی ڕێگاکان پێداچوونەوەی بۆ بکەن بەڕاستی ئەگەر حەڵ بەم وەزع وەزع زۆری وەزعی ڕێگاوانەکان زۆر خراپتر دەبێ داواکارم لە ڕێگەی وەزارەتەوە کە تەکلیف لە وەزارەتی دارایی بکرێت کە ئەو بجێ تەرخانە کرێت بۆ سیانی ڕێگاوانەکان بکرێت بە دەقات و بە 15 قات و بۆ چەند بجان لە بەردەست تەرخانێکن بۆ سیانی ڕێگاوانەکان حتا داواتان لە ئیداری محلی پارێزگاکانش نەکرا بوون و ئەنجومەنی پارێزگای سلێمانیە پارێزگای سلێمانی هەیە کە ئەمە خەمی ئەمە بخە بجێی تەرخان بەڕاستی ئێمە بەڕاستی پارێزگای سلێمانی شاوکارمانە لە زۆر جار ئێمە هانیان بۆ بین هەندێک بجێ کەمیان لە بەردەستەوەنیش بجەکەیان زۆر کەمە بەڵێ کاک معسووم هەکەر هەمان سەرنجی بوتە بێژم ڕەوش بڤی ئەوایە ڕێن هاتن و چونێ بڤی ئەوینە وەژی کە مزگینیان خۆش نەدانا خەلکی کوڕ باشتر بیت بەلکو ئەوات مەس تێگەشتی بینەرژی تێگەشتی خراپتر دەبیت باشتر نابیت کەواتە شینا 14,000 قوربانیان ساڵانە بە کوشتی و بریندار بە ساڵانە احتیمالە پتر لەبێت کوردستانی بله ام يعني هاول داين قال وزارتي وقال بوليسجيك وام ريكت خوب بوشتر بكن يعني كور يعني سراي في قيرانه بس كورونا ودون كني بردوامه يعني كان نزكي ده بروجا يعني الجير انجام دانه وكور تتكني ديسا يعني تيمت من سقبيت كني جي بردوام يعني كور خورات بين كور سقبيت كني كان
و يعني ام هول داينكو يعني جوار سري هر اول شكل عادي كبي ام جوار سري بوكين جوار سري جي جوار سري بيبي زحمه يعني قال جوار ام بهفكوري الجال بارزجي والجال يعني ديف قيرانه يخرب دينا يعني ديف قيرانه ام جوار سري ام بينين حتى رداك باش مفايت دايم بونمونه مثلا ريكو مثلا بومرزي يا بردرش يعني او فتره بو مثلا بالندي شلون تدونا ممكن تمام كت يعني الميليتري كي موبون سبق موبو علامات موبون ما هول دول قال بارزجي والقال يعني ربري هوتنو شونه ما يعني كتفتو تشيكينو ما سبق كير يعني وما علامات دونان بيقو هيك اوري شكلينا يعني بو مثلا ريكو بردرش كلاجي ما ريكو كما ما القال وزاره ما هول دو کو یعنی پارک ما هذا ترخان کنن کو هم یعنی مختربات جسر چمای چی کن کو اورک و بیدو کفتت کاری دا دی سال گل پارس گیا یعنی هول داین کو امریکا برطله وکن يعني دي هول دان بلان دايا لا بلان كان جديد تجيب جي كرن يعني بلان قال كانت تشتين جان قال كان السر ورقه بروبوزال دي هول داين ما تشتيت كرينجي امت كاينجي يعني بله ملك هيك زانا لكردستان روش بمشي بس يعني ابادي بله لكردستان ما نويت سرنج هولاتيان لسروا داب كيشن ككمال برسيتر هي زور جرينج رابطه بجاني خلكه ونك او روشه سياسيه كاكره ما جرى سر بكري بلام روشيتر هي لجي هر ولاتك يكي كلاسي مكاني بيشكوتن گشكدنيا ملاتا ريغاوبانا كان كتب بيني چونه لكردستان شبردان برپرسه كان باسي بيشكوتن گشك نظام چي كان وروش ريغا كانش بمشي وي تو کو برپرسه که وزارت پلاندن و کو شارازای کلام باره دوای سرنجی تو بو بلاین پیوندی دار چیه بودجابي او بلاني كداما رشته وقوتم ايرا ولو 20 سال دي او رقابانا حمو بريك بيتي تواو دبيو او تشاشانا كم دبي توا تو لنزيك واقدري ام قيران قناعتي تو زور خيانيان كما خاينه انا كار تشاوري قيران بكين شارسر بلو شيغا والله قيران حمو ما عنده زانين سونا وكي وامن يعني ما جاك مكلواني كتشاوري ما قيران كواتا نكره هوليك جديد ترهبي بو مساله حول جديد لا استا بفر ها استا دستانه و تيمي بفر كان هردو برزان و خوان اماده كردي دوك ده تيمي اماده كردي سليماني حفتي اماده كردي ولير صار تشاوري او بفرينا تشوك بفريش حوادثي زور روددا او روددا حمود او كاسعات انا توزيع كراينا لو ريغان نجيرو توشي قيران نبي يعني ايش دكري بلان في استمان با بوزيا هر اورو احتمال امنو كاغ ابراهيم قسمان كردي لسروي باري ام بيويز بو بوزيا ام بيويز بو لوبو رامانيني بفر وانا حمود دكريتنو ان شاء الله بس لا سي بيويز دايا كاك ابراهيم علي بصدان كيلومتر بان هي بس او رازك اون دي امكانياتك اون دي ايدي يعني او بوزك اون دي يعني تخصيص بيدلر اون دي تخصيص ليريكي لكيش سريكا كان بردام كليجل بربس بيوندي داركاني بتابع وزاره خدمه گزاري اون دبلو تخصيص مساله قيران بس عندك بس جرينج يعني امن پێم خۆش بوو بەڕێوەبەرێکی گشتی وزارت پلاندانانیش لێرە باە چونکە ئەمە پلانمان و بودجەمان لەگەر دارایی ئەوان دەمان دەنێ و جێبەجێ دەکەین و ئەگاتان هەیە کە وەزارەتی دارایی بتوانێت بەشێک لە پارە بوتان تەرخەمکە کە بەشێ لە پرۆژە گرنگەکان جێبەجێ بکەن هەوڵ دەدەین لەگەری زۆر زۆرش لە هەوڵ داینە کە بۆمان تەخسیس کە بۆمان تەرخانکە نووسراوی بۆ دەکەین ئەوە گرینگە ئەومان پێویستە ئەومان دەوێت ئێستا بۆ ئاخرەی پردی گۆپار سەرکەوتوو بووی بەڵێ کەواتە کاک هیندا دو سەرنجی تو لەسەرەوە لەسەر کوی قسەی ئەو بەڕێزانەوەکو پسپورێکی ڕێگاوبان بەم شێوەیە خۆش بەرەو چێگە بەڵێ لە ڕاستی ئەوەی کە هەیە زیاتر مثلەن فۆکەس لەسەرەوە بکرێ ئەو ڕێیانەی کە ئیستاکە هەن موجودن یعنی ئەوان وابێت کە زیاتر زەرر بە خەڵک نەگەێنن ئەمە حاڵتێک بێت لە بلەواتێ بە بجێکی کەم مەسەرم بە پارێکی کەمتر لەوانی کە هەیە بڕوات حاڵەتێکی ترمان هەیە دوو ئەو پرۆژانەی کە تا ئیسا لەواتێ زۆریان تا نزیکی مەسەرەن 1970 چوو بێتن چونکو پارەیەکی زۆرش مەسەرەن کولفەیەکی زۆرشیان تیا هین بۆ ئەو پارەیە ئیساکە ئەگەر ئەو 125 مەسەن بۆ ئەوە نەکرێەوە پرۆژەکە ئەدای خۆی نەکەون نەتوانێت ئیش بکە کەواتە ئەو پارەی کە تا ئیسا لێ ئەوە مردووە تا ئیساکە بەڵێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکانمان لە ستودیۆ لە سلێمانی و لە دووەکیش تەماشەوانی نیژا زۆر سپاس بۆ یای بەڕێزش کە تا ئێستا بینەریێمە بۆن ئێمە هیوادارین سەرنجیان بەڕێزانە بۆ لایەنی پەیوەندیدار کە خۆشیان بەشێکن لە لایەنی پەیوەندیدار بەس لایەنی سەرۆی خۆیان ئەوەی تایبەتمەندە بتوانێت بودجە دابین کە لەبەرەوە بە پێی قسەی خۆیان ڕێگاکانی کوردستان ڕێگاکانی دەرەوەی شار بەڕاستی
ڕەوشێکی زۆر خراپدانە ئەکرێکرد بەم شێوە بڕەوە ئەوەی کە هەشە نەمێنێ ئەو چاڵانە فراوانتر بکرێ و ڕێژەی قوربانیانیش بەرزتر ببێتەوە کە کوردستان بەکۆ چاودێرەکانی ترافیک ئەڵێن لە ڕەوشێکی مەترسیداری هاتوچودایە تا دیدار خاتان.